سلاوتان لێبێت بینێرانی پایتەخت میدیا ئەم کاتتان باش لە هۆلی پێشەوەم لە شاری هەولێر ئەمڕۆ لێرە پێشبڕکێیەک ڕێکراوە لەلایەن قوتابخانەی ئەلمەعریفە و پەیمانگای زەنگین لەژێر ناونیشان و لەژێر دروشمی معریفەوە کارگەی داهێنان و بەرەو پێشبردن کە تیایدا ژمارەیەکی زۆری قوتابی لە سەرجەم قوتابخانەکان بەشدارن بۆ پێشبڕکێکردن لەسەر یەکێک لەو سیستەمانەی کە پەیوەستە بە خوێندنەوە ئەو سیستەمی ئێزدیماتە. من ئێستا لەگەڵ کاک محەممەد عەبدۆ بەڕێوەبەری بڵێن سیستەمی ئێزدیمات لە عێراق و هەرێمی کوردستان قسە دەکەم. سڵاوت لێبێ ئەم کاتت باش. باسی ئەوەم بۆ بکە ژمارەی ئەو قوتابیانەی ئەمڕۆ بەشدارن لێرە چەندە لە چەند قوتابخانەوە هاتوون ئامانجتان چییە؟ خێراتن سەرەتا لێرە وەکو سێمین فستیڤاڵی ئێزدیمات لە هەرێمی کوردستان ساڵانە دەکرێت لە مانگی 4 زیاتر لە 400 قوتابی لێرە حاضرن بە بەشی ئۆنلاینی لە 5 وڵاتی زیاتر لە بریتانیا لە ئەڵمانیا ئەوانەش بەشدارن بە ئۆنلاینی لەگەڵ مەبوو بە ڕێکردنی نزیکی 5 بۆ 6 قوتابخانە بەشدار. 6 قوتابخانە بەشدار. بەڵێ بەڵێ. باسی سیستەمی ئێزدیماتم بۆ بکە. ئەم سیستەمە چییە؟ ئێزدیمات یەکەمین بەرنامەی بیرکاری هێزری کە لە جیهانی هەموو کردارە بیرکاری ئەتوانە ئەنجام بدە لەسەر پەنجەی دەست، واتە کۆ کەم دابەش توان ڕێک هەموو کردارە بیرکاری بە شکلێکی ئاسان ئەتوانە ئەنجام بدرێت لەسەر پەنجەی دەست. باشە ئەم سیستەمەتان تەنها لە قوتابخانە بڵێن ناحکومیەکانە یان لە قوتابخانە حکومیەکانیشدا پەیڕەو دەکرێت؟ وەڵاهی تەنانەت ئێستا لە پەیمانگا وەکو کورسی زایدن لە قوتابخانەی ئاهلی زیاتر لە قوتابخانەی حکومی نەخێرنی. باشە هەماهەنگیتان نەکردووە لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم بابەت؟ وەڵاهی ئینشاءڵڵا ئێمە دەست پێ کردی ئینشاءڵڵا دەکەینەوە وەکو منهەجێکی. چونکی منهەجمان هەیە تایبەت لە تونس لە مصر لە سووریا دەخیندرێت وەکو منهەجی سکولیە ئێزدی سکول منهەجێکی تایبەت لە پۆلی 1 هەتا پۆلی 9. باشە ئامانجتان لە ڕێخستنی ئەم چالاکیە چییە؟ دەتانەوێت چ پەیامێک بگەین؟ ئەمە ساڵانە ئێمە وەکو خەلات و بێزانی لە بۆ تەڵەبە وەکو برسکردنی ئاسی تەڵەبە منافسەیەک لە بینی تەڵەبە دروست بکەین. ئەم ئۆلۆمپیاتی دەکەن ساڵانە واتە هەر تەڵەبە منافسەی بکە ئاستی بەرزتر دەبێ ڕۆحی منافسە لە بینیا زیاتر دەبێت. لێرە کۆمەڵک ڕاهینەر و تەڵەبە زیرەکن ئێمە خەلات و بیزانی لە بۆیان خەلات و پێزانین بەسەر هەموو بەشداربوواندا دابەش دەکرێت یان تەنها ئەوانەی ڕیزبەندی پێشەوە بەدەستدێن؟ مادەم ڕێکاوەری ئەوی زیرەک پلی یەکەم وەردەگرێت پلی دووەم وەردەگرن هەر کەسێک لە گۆڕ ئاستی خۆت تەنانەت ئەوەی کە تشتێکی بەدەست نهێنا ئێمە خەڵاتێکی ڕەمزی وەکو موسسەی ئێزدیماس پێیان دەدرێت. باشە زۆر سپاس. سلامت زۆر سپاس بۆ محەممەد عەبدۆ بەڕێوەبەری سیستەمی ئێزدیمات لە عێراق و هەرێمی کوردستان. وەکو باسم کرد لێرە لە 6 قوتابخانەی جیاواز لە هەرێمی کوردستان کە قوتابخانەکان ناحکومین هەروەها بە بەشداری زیاتر لە 400 قوتابی لەم 6 قوتابخانەیە بەشدارن لە سیستەمی نێودەوڵەتی ئێزدیمات کە سیستەمێکە لە فەلەستینەوە بڵێن دەرچووە و کاری لەسەر دەکرێتن ئەم ماوەیە و وای لێ هاتووەکەوە قوتابیان لە ڕێگەی پەنجەکانیانەوە دەتوانن کردارەکانی جارانکردن کۆکردن تەنانەت کەمکردن هەموو ئەم کردارانێکی پەیوەستن بە بیرکاریەوە بە ماتماتیکەوە ئەنجام دەدرێن و بڵێن پرۆگرامی نێودەوڵەتی ئێزدیمات کە پرۆگرامێکی نێودەوڵەتی جیهانیە لە ساڵی 2017ەوە لە وڵاتی فەلەستین لەلایەن دکتۆر سلێمان دیابەوە بیرۆکەی پرۆگرامەکە داڕێژراوە و دواتر ئێستا لە هەندێک لە ناوەندەکانی خوێندن لە تەنانەت هەرێمی کوردستانیشدا کاری پێ دەکرێت. ئەمڕۆ ئەم چالاکیە لێرە ڕێکخراوە بۆ ئەوەی پێشبڕکێ لە نێوان ئەو کەسانە ئەو قوتابیانەدا بکرێتکەوە پەیڕەوی ئەم سیستەمە دەکەن.